رابطة بين لوانەی پێنجەم لە بیرکاری پۆلی 12 لە بەشی یەکەم لە کەرتی دووەم باسی دووری ڕاستەهێڵ دەکەین. دووری ڕاستەهێڵ لەبەرەوەی پرسیاری وەزایی لەسەر دووری ڕاستەهێڵ هەیە لە لێوانێکی تایبەت باس دووری ڕاستەهێڵ دەکەین کە فۆرمەکەی ئەو شێوەیە ax کۆ dy کۆ c یەکسانە بە سفر و خاڵی x1 و هەروەها y یەکم هەیە. یاسامان چۆنە؟ یاساکەمان دەڵێ بۆ دۆزینەوەی دووری کە بە دی هێمای دەکەین چیمان هەیە؟ نرخی ڕوتم هەیە a جارانی x1 کۆ b جارانی y1 کۆ c لە خوارەوەژ ڕەگی a بەتواند و کۆ b بەتواند. ئەوە یاسای دووریە. نمونە لەسەر دووری لە پرسیاری 55 کتابدا دەڵێ چێ؟ دووری خاڵی x1 y ڕاستەهێڵی ax کۆ by کۆ c یەکسان بە سفر بدۆزەوە کە یاساکەش پێ داوین هەمیشە چمان دەداتێ ڕاستەهێڵێکمان دەداتێ کە دەڵێ 4x کۆ 3y کەمدا 4x کۆ 3y کەمدا یەکسان بە سفر هەروەها خاڵی چەند و چەند خاڵی سفر و سفریش تایتەمە کە دەڵێ دووری خاڵەکە لە ڕاستەهێڵەکە بدۆزەوە. ڕاستەهێڵەکەم هەیە لەگەر خاڵک زانین دووریەکەیان چەندە کە ئەوە ئێستا دوایی بە وێنەش ڕووی دەکەینەوە کە چۆنە. هەمیشە دەبی لەسەر ئەو فۆرمە بی ئاگادار بە ئەگەر ئاهاتوو بەو شێوەیە نەبوو دەی بیخێ سەر ئەو شێوە ئینجا دەستکەی بە شیکارکردن. چۆن شیکار دەکرێت؟ وتم یاسامان هەیە دەڵێن سەرەتا پێویستم بە چیە a و b و c. a چەندە؟ a ئەو ژمارە لەگەڵ x ئەیمان چەندە؟ 4 b چەندە؟ 3 c چەندە؟ سالب دێ خاڵەکانیشم هەیە x1 و y1 کەواتە دەڵێم d یەکسانە بە نرخی ڕووتی ئەیم چەندە 4 جارانی سفر کۆ بیم چەندە 3 دیسان جارانی سفر لەبەرەوەی وایش سفرە کۆ چەند سالب دانە ناو نرخی ڕووت لە خوارەوەش ئەی بەتواند و 4 بەتوانی 2 کۆ بی بەتواند و 3 بەتواند و هەمووی لەژێر ڕەک ڕەکەما کردو کە هەمووی لە ژێڕێک تەبحەن لەسەرەوە جارانی سفر سفر سێ جارانی سفر سفر تەنێت دەبینێتەوە سالبدە کەواتە دی یەکسان دەبی بە سالب لە ناو نرخی ڕووت و هەروها 4 بتوانید و 16 کۆ سێ جارانی سێ دەبێتە 9 یەکسان دەبی بە سالب لە ناو نرخی ڕووت موجبدا ڕەجی طبعا 16 کۆینە گوتمان دەکاتە 25 ڕەجی 25 دەبێتە 5 دەدا بەش 5 مامۆستا ئەی سالب لەبەرەوەی ڕەجی 25 موجب سالب 5 دەکات ئەی خۆ دووری بە سالب نابیت کەواتە دەڵێن چێ تەنیا موجبەکە وەردەگرم دی یەکسان دەبی بە دەدا بەشی 5 دەکات چەند دوو کەواتە دووری خاڵک لە ڕاستەهێڵەکە چەندە؟ دووە. بەو شێوەیە دووری خاڵ لە ڕاستەهێڵ دەدۆزینەوە هەمیشە لە پرسیار خاڵک دەدرێت لەگەڵ ڕاستەهێڵەکە کە داوای دووری خاڵک لە ڕاستەهێڵەکە دەکات بۆ شێوەیە لە دووری ڕاستەهێڵ زۆرش کە لە پرسیارمانەیە کە دەڵێ چی کە دەڵێ دووری خاڵی 4 دوو لە ڕاستەهێڵی x یەکسانە بە سالب ئەگەر ڕاستەهێڵێک مەبوو گوتی x یەکسانە بە ژمارەک ئەو کات دەڵێن چە دەڵێن d یەکسانە بە چی x1 x یەکەمان چەندە 4 کەم ئەو ژمارەی x یەکسانەیە چەندە سالب 1 دەبێتە دی لەین 4 کۆ 1 دی یەکسان دەبی بە چەند؟ دی یەکسانیش دەبی بە طبعا 5 ناو نرخی ڕووت هەر دەکاتەوە 5 وەختە دووریەکە دووری خاڵک لە ڕاستەهێڵەکە دەبێتە 5 کەواتە کاتە خاڵک مەبوو لەگەڵ ڕاستەهێڵێکی چی ستونی ببورن x یەکسانە بە ژمارەکە ڕاستەهێڵێکی ستونیە ئەو کات بەو شێوەیە x یەکسان بە ژمارەکە بەو شێوەیە شیکێنەش ڕووی دەکەینەوە کە چۆنە بۆ نەگەر وێنەی ڕاستەهێڵەکە پیشێشین کە چۆنە وێنەکە x یەکسانە بە سالب 1 لە خاڵی سالب 1 ڕاستەهێڵێکی لە شێوەمانەیە خاڵەکەم چییە 4 و 2
1 2 3 4 1 2 طبعا أو خاڵی 4 و 2 ئێرە دەکەم ئەو ڕاستە هێڵە چەند لەوە دوورە تەقەن دووری تەنیا لەسەر هێڵی x مەبەستمانە چەند لێ دوورە 1 2 3 4 5 کەوا دەزانم 5 ئەگەر بێوێنەش بکەین هەر دیارەکە دوویەکە چەندە کەواتە ئەگەر هاتوو بەو شێوەیە بوو دەڵێن دیەکسانە x1 کەمی x وای یەکسان بە ژمارەیان ڕاستە هێڵەکی ئاسۆی هەبوو هەپکەشە ڕاستە هێڵەکی ئاسۆی دووری خاڵی سێ و دوو لە ڕاستە هێڵی وای یەکسانە بە 4 بدۆزەوە ئەو جارە دەڵێن چ وای یەک کەمی وای یعنی دەڵێم دی یەکسانە وای یەکم چەندە دووە کەمی چەند 4 کە یەکسان دەبی بە چەند دوو کەمی 4 تەقەن دەکاتە سالب دوو کە یەکسانیش دەبی بە چەند بە دوو ئێستا کە دیم دوو وەگەر بێم وێنەی ڕاستەیەڵەکەش پێشم کەوا یەکسانە بە 4 1 2 3 4 خاڵی چم هەیە 3 و 2 ئەکسی 3 وایش 2 ئەو گەر پۆینتەکەبی چەند لە ڕاستەیەڵەکە دوورە 1 2 لێرە دەزان کە دی یەکسانە بە 2 ئەم بەو شێوەش دەتوانم کە دوور ڕاستەیەڵەک دۆزمەوە گەر هاتوو بەو شێوە بکە ئەوە زۆر بە ئاسانی توانم بیدۆزمەوە پێویست ناکە وێنەی بۆ پێشەوە تەنیا بۆی کە باشتر پێ بگەی مەبەستەکەمان چییە کەسە دەین پرسیارە وەزاریەکان لە بابەتی دووری ڕاستە هێڵ شکار دەکەین بە شکارکردنی پرسیارەکانی دووری ڕاستە هێڵ لە خولی 2014 15 هاتیتەوە کە خاڵی چیدا 0 و 0 و 3x کەم 4 وای یەکسانە بە 15 3x کەم 4 وای یەکسان بە 15 خاڵی 0 و 0 یەکەم شت دەبی ئەوە بخەینە 3x کەم 4 وای کەم 15 یەکسانە بە 0 کاتە کرمە ئەو شێوەیە ئەی و b و سیم هەیە x یەک وای یەکەم هەیە لە یاسای دووری کە هەمان بوو دەمانگۆ ئەی ئەکسی ئەی جارانی x یەک کۆ b جارانی وای دوو کۆی c دابش ڕەجی ئەی بەتواندوو کۆ بی بەتواندوو بۆ شێوە دیمان دەدۆزیەوە دەی دایدەنێنەوە و دی دەدۆزینەوە کە دی دەبێت تا وەڵامی ڕاست پرسیاری دوای ئەو 2015 16 هاتیتەوە هەر بە هەمان شێوە خاڵەکەم هەیە لەگەر لاری ڕاستەیە کە بە خۆی یەکسانە بە 0 دەی بە یاسای دووری دۆزیەوە کە ئەویان سی دەبێت تا وەڵامی ڕاست پرسیاری 2017 18 دووری خاڵی سالب 1 و 5 ڕاستە هێڵی بە هەمان شێوە بەس ئەوەی کە ڕاستەیەڵەکەی ڕێک بکەی لەسەر 2x کەم 3 وای کۆ 4 یەکسانە بە 0 و لەگەر خاڵەکە لە یاسای دووری دایدەنێنەوە و وەڵامی ڕاستەکە دەدۆزینەوە کە ئەیە وەڵامی ڕاست دووری خاڵی 1 لەسەر 2 لە ڕاستەیەڵی تەماشاکان پرسیارەکان خاڵک ڕاستەیەڵەکەم هەیە دەڵێ دووریەکەی بدۆزەوە خۆش بە هەمان شێوە پرسیارەکانی دیکە دەیشکاری دەکەیت کە سی دەبێت تا وەڵامی ڕاست پرسیاری دوای ئەو هەر بە هەمان شێوە خاڵەکەم هەیە لاریم هەیە بڵێن ڕاستەیەڵەکەم هەیە دووری خاڵەکە لە ڕاستەیەڵەکە دەدۆزینەوە هەر وەکو پرسیارەکانی دیکە پرسیارمان حەکی سەردا کە باسی بابەتی دووری ڕاستەیەڵمان کرد پرسیاری دوای ئەو خولی دووەم 2019 20 ئەو پرسیارەیان کە جیاوازتر لەوانی دیکە شکاری دەکەین دەڵێت دووری خاڵی سالب 2 لە ڕاستەیەڵەکە بدۆزەوە کە لاری ڕاستەیەڵەکە چەندە ئێم یەکسانە بە سالب 2 و هەروەها بە خاڵی 2 یەکدا دەڕوات دووری خاڵەکە لە ڕاستەیەڵە کە لاریەکەی سالب 2 بۆ خاڵەدا ڕۆیە دەڵێم وای کەم وای یەکسانە ئێم x کەم x یەک ڕاستەیەڵەکە دەدۆزمەوە کاتێک دۆزیمەوە لەگەر خاڵەکە بە یاسای دووری دەتوانم شکاری بکەم دەڵێم چ وای کەم یەک یەکسانە ئێم چەند بوو سالب 2 جارانی x کەمی 2 دەڵێم وای کەم یەکسانە بە سالب 2x کۆ 4 وای یەکسانە بە سالب 2x کۆ 4 کۆ یەک تەبان دەبتەوە یەکسانە بە سالب 2x کۆ 5 کە دەیکەینە چی دەڵێم 2x کۆ وای کەم 5 هەموو یەکسان بە 0 بۆ سەر شێوەی AX کۆ BY کۆ C یەکسان بە 0 لەگەڵ پۆینتی تەبان دەبی لەگەڵ ئەو پۆینتە چکە پێت دەڵێ دووری ئەو خاڵە لەو
ڕاستەیەڵە کە بەو شێوێ لارەکەی بۆ پۆینتی لا ڕۆیشتوی کەواتە سالب 2 3 لەگەڵ ئەو هاوکێشە پێکەوە لە ئاسایی دی دووری دادنین وەکو پرسیارەکانی دیکە و شیکاری دەکەین کە بی دەبێتە وەڵامی ڕاست تەنیا جیاوازەکە ئەوەیە کە بەو شێوێ تەبعاً لە بابەتی دووری هەر ئەوەندە پرسیارە وەزاریەمان هەیە کە هاتبتەوە